ئەو کوڕەی کە بەرامبەرت دانیشتیە ئەوە برای تووە. برای من؟ کچم باوەڕ بەو فلیمانە مەکە ئەوە درۆی دەکا. هەستم بڕۆ نەدەرێ بابا، هەستم بڕۆ دەرێ هەستا. لە شوێن خۆ دانیشە. ڕەحمان دانیشە، ڕەحمان دانیشە. باوکە بۆم باسکە بزانم ئاوانە دەڵێن چە؟ کچەکەم ئێستا هەموو لۆ دەجێم. ڕەحمان لەبیرتە 5 ساڵ پێش ئێستا منداڵەکە تینەداتە خەزیزی خێزانم کە مامان بوو گوتت مێشی تەواو نیۆ شەلەلا لەبیرتە؟ نەخێر لەبیرم نییە. ئەمیش لە ترسی ئەو خودایەی ئەو منداڵم هەگرت و دامە خێزانش کە منداڵیان نەرەبوو. ئەو منداڵەش ئەو کوڕە ئێستایە. کچم باوەڕ بەو شتانە مەکە. ئەوانە هیچ ئیشیانی هاتنی ئێرکانە فلیمان لۆ دروستکەن. کچەکە لەبەوەی زیاتر باوەڕکەی ئێستا کە ئەم بەخۆم تەلەفۆن لە بۆ بای وی دەکەم کە ناوی سەیفەدینە و منداڵەکەی کات خۆی لێ وەرگرتن و گەورەی کرد. وەڵا بابا بەس ئەوە مابوو لە مارەکەی خۆشمان تەلەفۆنی چی بابا تەلەفۆن کێ دەکەی؟ لە سەخۆ ڕەحمان کوڕم دە تەلەفۆنش بۆ بابت کە بابی مەکە کاکە مەیکە پێت دەڵێم مەیکە برا مەیکە. لە شوێن خۆ دانیشە. دانیشە تۆش تەلەفۆنەکەت بکە. الو الو بابا بیدەمن کاک سەیفەدین باشی؟ باشی فەرموو کاکە گیان. ئەمن شەعبانی کەرناسم. شەعبانی کەناس؟ هەوکەلەوەی گەڕێ ئەمەیان لە ماڵی ڕەحمانی توجار. کاکە چی دەکەی لە مای ڕەحمانی توجار؟ پورە کاکە هەموو بابەتەکەم لۆ جێراوە. باش ئەو مۆزوعە لەو باس کرد. ئێ کاکە چ بکەم وەڵڵاهی کوڕەکەت وازی لێ نەهینام لەگەر زڵ کوڕەکەم هاتن بە زۆر ئەمیان هینایرە. بەس بزانمە تۆ چ دەکەی لەوێن دەر؟ هاوکە وەختی هەندێنیە کاک سەیفەدین هەتا زووە خۆتان بگەین نێرە وەرن باشە؟ ناکاکە نابنێ شتی وەکو دەبیتن. الو بابا کوڕم ئەوە چییە؟ ئەوە چە چێ ڕوودەداتن؟ نەکەی بڵێ نایم خەریکە مشکم دەتەقی هەر ئێستا وەرنەیەکوانە. نایە کوڕم نایە نا. بابا نەکەی بڵێ نایم نێن ئەو ماڵێن گۆش بەجێ دێڵم ئێستا لە کەشتەکەتانە بۆ دەنێرم. چ بوو پیاوەکە چ بوو؟ ژنێ ئەوی لێی ترسام ڕۆی داڕوو. چ بوو چ؟ لە مارێ ڕەحمانی توجارن. گەشتەکەش نرد. کچم باوەڕ بۆنم مەکە کاکەن گۆ هیچ ئیشتانیە لۆ ناسنە دەرێ لە مارەکەم دەبڕۆ نەدەرێ ئەی دەبڕۆ نەدەرێ کاکە بڕۆ نەدەرێ. با بڕۆین بابن ئەو کێشەی چارە سەر بکەین. ئەمە کوڕی خۆم دەوێتەوە. با بڕۆین وەختی نییە. کوڕە